قەیرانی دارایی و دابەشنەکردنی موچە لە پێشجەژن و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری زۆری لە سەر ساغنەکردنەوەی کاڵا و شمەکەکان لە بازاڕ دروست کردووە. هاوڵاتیانیش ئاماژە بەوە دەکەن بەهۆی دواکەوتنی موچەکانیان نەیانتوانیوە وەک پێویست پێداویستیەکانی جەژن دابین بکەن. جژن لە چاو ساڵانی ڕابردووە زۆر فەرقی کردو، زۆر کزە. هیچ وەکو ساڵانی ڕابردوو نابێتەوە لەبەر ئەم باری داراییە و ئەم نەخۆشی کۆرۆنایە و خەڵکیش زۆر وەزی خراپە. وەکوی بینی سامەوەلەوی زۆر چۆڵە، کەسی بیان نایە. ساڵانی ترم کاتانە هەرچی دوکان بجمەیە لە دوکانی جلوبەرگەوە چارەسات و هەر دوکانەیەگری هەمووی چۆڵە. و بۆنەی ئەوە شەوکات ئەم وەزعە داراییە خراپە زۆری بابەتەکان هەمووشی داشکانی بۆ کراوە. چارەسات داشکانی بۆ کراوە، پێشم خۆش بابەتەکانی تریش بۆی بکرێت، جلوبەرگ لە هەموو بابەتەکانی بۆ بکرێت، چکە وەزع خۆش نییە و خەڵکیش زۆر پارەی پێ نییە. دوکانداران و فرۆشارانیش ڕای دەگەیەنن دابەشنەکردنی موچە و بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کاریگەری زۆری لە سەر دروست کردوون بە جۆرێک بۆ زۆربەی کاڵاکان داشکاندنیان کردووە بەڵام نافرۆشرێن. لە ساڵانی پێشوویە مەکەوتینە قەیرانی شەڕی داعشەوە، بەڵام بەداخەوە ئەم ساڵ بەبوونەی ئەم کەرەنتینەیە و نەخۆشیە بازار بە تەواوەتی سفر بووە. یعنی بەڕوبعی جاران ئێمە بەڕوبعیش ناتوانین شت بفرۆشی لە بازارەکەیە، دیگە هیچ کەسێ پارەی پێ نییە. نمونەیەک ئەگەر تۆ مەسەڵەن جاران تۆ کابرا 2-3 کیلۆ چەرەسیەک ڕێگاکە، ئێستا ناتوانێت لەوەی ڕوبعێک بتوانین بیکرێت بۆ ماڵەکەی کە تەنانەت نیوانوی جارانیش دابەزیوە. لەبەر ئەوە بازار و دوکان خۆشتان ئەیبینن، خۆشتان خەڵکەکە ئەبینن ساڵانی پێشوو ئەسڵەن جادەکە قەت ئەگرا. ئێستا تا ئاسایی بڕۆ تەبیعی و ڕۆژانێکی ئاسایی ڕوانی بە جادەکەی بڕیت. دیگەی ئەمە کەسب لە بازارە ئەمە ژیانەتی بەڕاستی. و موچەش کاکە هۆیەکی سەرەکیە بەجددی ناتوانێت بەرزیکاتەوە خواخواتی ئەم کاڵانەی بۆ جەژنی ڕەمەزانێ ناوێتی لە جەژنی قوربانی پیرۆزە سەرفیکا لە بەرەوەی بمێنێتەوە تووشی تەلەڤە بێ، تووشی زەرەرە بێ. ئەمڕۆ هەموو کاڵاکان تاریخی لەسەرە. بۆ نمونە نوقڵی هێناوە، نوقڵێمە بەرەو گەرما ئەچین. ئەم نوقڵە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوو نەچێ، بەرەو تێکچوو نەچێ. پلەی گەرمامان سەروی 50ە. ئەم نوقڵە نابێ پلەی گەرمای بچێتە 20-25. ئێستا ئاچێتە 50 نامێنێ خواخوایەتی چلوی نوقڵ 8,000 کەوتووە لەسەری هەراجی کردووە بە 2000 بە 2000 خەڵکەکە بۆی داکرێت لە بەرەوەی پارەی پێ. بەرزبوونەوەی نرخی کاڵا و شمەک لە بۆنە و جەژنەکانی ڕابردوودا ئەو تێبینیە بوو کە هاوڵاتیان هەستیان پێدەکرد، بەڵام ئەمساڵ بە جۆرێکە خۆیان دەڵێن نرخی کاڵاکان گەرچی داشکێنراوە، بەڵام بەهۆی قەیرانی دارایی و دۆخی خراپی هاوڵاتیانەوە نەیانتوانیوە وەک پێویست پێداویستیەکانی جەژن دابین بکەن. دەریا کامەران، گەلی کوردستان، سلێمانی.